گەورەترین و گرانبەهاترین ڤێلا لە رووسیا لەسەر دەریای ڕەش. دامەزراوەی ڕوبەڕووبوونەوە و نەهێشتنی گەندەڵی و ستافێکی تایبەتی ئەلێکسی ناڤاڵنی سەرکردەی ئۆپۆزیسیۆنی رووسیا و نەیاری سەرسەختی پوتن لە ڕێگەی درۆنەوە وێنەیان گرتووە. دەڵێن لە هیچ شوێنێکی رووسیا هاوشێوەی ئەم باڵەخانەیە نییە و پوتن لە باج و پارەی خەڵکی بۆ خۆی دروست کردووە. بەبێ هیچ زیادەڕۆیەک گەورەترین ڤێلای شاراوە لە رووسیا هەموو شتێکی تێدا دروستکراوە بە تەواوی پارێزراوە. فرۆکەش بۆ نییە بەسەریدا بفرێت. دەتوانین بڵێن شارێکی تەواوە. دیواری ڕاگر و بەندەری تایبەت و کەناردەریا و کەنیسە و مەلەوانگە و یاریگە و زۆر شتی دیکە وەک وڵاتێکی دیکەیە لە ناو رووسیادا. وردەکاری دروستکردنی ڤێلاکە لەلایەن کۆمپانیا و ئەو کەسانەی کاریان تێدا کردووە دزەی پێکراوە. لەژێر ئەم ناوچە سەوزەشدا یاریگەیەکی تایبەتی یاری سەرسەهۆڵە. پوتن بە تەنها سینەمایەکیشی بۆ خۆی دروست کردووە. هەر لە ناو ڤێلاکەوە بە تونێلێک پوتن دێتە سەر دەریای ڕەش بۆ مەلەوانی. بڵاوبوونەوەی ئەم ڤیددیۆ و لەم کاتەدا کاردانەوەی زۆری بە دوای خۆیدا هێناوە و پوتن وەڵام دەداتەوە. ئەوەی لەو راپۆرتەدا باسکراوە هی من نییە و مڵکی هیچ کەسێکی نزیکی منیش نییە. ئەوەی لەو راپۆرتەدا باس لەو وێلایە کراوە هی 10 ساڵەمەوبەرە. ئێستا دەرفەتیان بۆ هاتوتە پێش و دەیانەوێت مێشکی خەڵکی رووسیا بشۆنەوە. ڤیددیۆی ڤێلاکەی پوتن 48 کاتژمێرە بڵاو بووەتەوە و 42 ملیۆن کەس بینیویانە. هاوکاتە لەگەڵ خۆپیشاندانی لایەنگرانی سەرکردەی ئۆپۆزیسیۆنی رووسیا کە تا ئێستا زیاتر لە 3500 کەسیان دەستگیر کراوە و ئەلێکسی ناڤاڵنیش تا ئێستا لە بەندیخانەیە. کرملین دەڵێ ناردنەوەی ئەلێکسی ناڤاڵنی بۆ رووسیا و بڵاوکردنەوەی ڤیددیۆی ناڕاست و هاندانی خەڵکی بۆ خۆپیشاندان لەم کاتەدا هەوڵێکی وڵاتانی ئەوروپا و ڕۆژئاوایە بۆ دەستێوەردان لە کاروباری ناوخۆی رووسیا و نانەوەی پشێوی. نەریمان هەورامی، کوردستان 24.